ئەگاتەوە خزمەت ماڵی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم. سەرەتا ئەمێ باسی ئەم مناڵەتان بۆ بکەم کە زۆر بچووکە بە باوەشی دایکەوەیەتی کاتێ باوکی ئەکوژرێ. جەنگێک لەناو قوڕەیش و غەیری قوڕەیش ڕوو ئەدا، جەنگێکی جاهیلی، عەوام ئەکوژرێت، زوبەیر بە هەتیوی گەورە ئەبێ. کە بە هەتیوی گەورە ئەبێت، دایکی زۆر بە زبری پەروەردەی ئەکا، زۆر کات زۆر توندە لەگەڵیا، زۆر کات لێی ئەدا. حتا هەندێک کەس کە ئەم حاڵە ئەبینن بە دایکی ئەڵێن تۆ بە شێوازێ لەم مناڵە ئەدەی کە ئەنەما ڕقە لەم مناڵەیە. ئەوی شعرێ ئەنووسێت و ئەڵێ من قال إني أبغضه فقد كذب. ئەو کەسەی کە بە من بڵێ ڕقێ لە زوبەیرە ئەوە درۆی کردووە. إنما أضربه لكي يلب، بۆیە لێ ئەدەم بۆی پێ بگا تون بێ لاشەی، ويهزم الجيش ويأتي بالسلب، بۆی بە تاقی تەنها بتوانێت جێشێک تێک بشکێنێ، هەرچی کەلوپەلی جێشەکەی هەر هەمووی بهێنێ. شعرێکی دوور و درێژ لەسەر کوڕەکەی ئەنووسێکە لە ڕووی مالیەوە ئەم کوڕێم خۆم ئەمەوێت چۆن بێ، لە ڕووی جێش و شپرزی و ئەوانەوە ئازایەتی و تون و تۆڵەوە بێت چۆن بێ، هەموو باسەکە. طبعا کاتێک کە زوبەیر مناڵە، هەندێک ڕێوای دەڵێن عمری 7 ساڵ بوو، هەندێک دەڵێن 8. لەگەڵ کەسێکی قوڕەیشیە، لەگەڵ پیاوێکی گەورەیە شەڕی کرد، دەستی پیاوەکەی ورد کرد. پیاوەکەیان هێنا بۆ لای دایکی، وتی ئەمزانە کوڕەکەت چی کردووە؟ وتی ئێستا کوڕەکەم بە کوڕ ئەزانم، یعنی سەرزەنشتیشی نەکرد، ئەویست بە زبری دروست بێ، ئەویست زۆر تند بێ. بۆیە زوبەیری کوڕی عەوام هەر بە مناڵی زۆر بە توندی گەورە بوو، بە هێزەوە گەورە بوو. ئەوە بوو پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم کە بانگەوازی دین وردە دەستی پێ کرد. دوای ئەوەی سەیدەتنا خەدیجە ئیمانی هێنا و کە ئەکاتە پووری زوبەیر، و دواتر عەلی کوڕی ئەبی طالب ئیمانی هێنا، و زەیدی کوڕی حارثە ئیمانی هێنا، و ئەو بەکری سدیق ئیمانی هێنا. زۆرێک لە ڕوایەتەکان ئەفەرمون یا چوارەم یا پێنجەم زوبەیر بوو کە ئەو بەکری سدیق چەند کەسێکی هەڵبژات داوا بانگەوازی کردن. یەکێک لەوانە زوبەیری کوڕی عەوام بوو کە بانگەوازی کرد بۆی ئیمان بێنێ، ئەویش هات ئیمانی هێنا. ئەلەم کاتێک کە ئیمانی هێنا، هەندێک لە ڕوایەتەکان ئەڵێن 8 ساڵ، هەندێک ئەفەرمون 12 ساڵ، هەندێک ئەفەرمون 14 ساڵ بۆ عمری. واتە لاوێکی تازە پێگەیشت و گەنجێک ئیمانی هێنا لە خزمەتی پێغەمبەریانە صلی الله عليه و آله وسلم. هەموو ڕوایەتەکان باسیەوە کە نێکێکە لە دەیەکەمینەکەی کە ئیمانیان هێنا سەرەتا 3 ساڵ پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم پەروەردەی کردن لە ماڵی ئەرقەمی کوڕی ئەبی الأرقەم، هەتا کاتی ئەوە هات کە دعوە و بانگەواز ئاشکرا بکرێ. کە دعوە بانگەواز ئاشکرا کرا، یەکێک لەو هاوڵانەی کە پشت و پەنای هەبوو، زۆر عەزیەت نەئەدرا، بریتی بوو لە زوبەیر کە بنەماڵە و کەسەکانی نەیانهێشت، لەبەرەوەی بە هەتیوی گەورە بوو، زۆر پارێزگاریان لێ ئەکرد. بۆیە موشریکین مەجبور بوون کە پەنا بەرنە بەر مامی کە نەوفەلە. نەوفەل قەراریدا، نەوفەلی کوڕی خۆیلد کە برای خەدیجە ئەکا کە عقوبەیەکی زۆر توندی زوبەیر بدە. عقوبەکەی چی بوو؟ هەندێک حەسیری کۆنی هێنا، هەمووی کۆ کردەوە، زوبەیری تێوە پێچاو ئاگری تێبەردە، بۆی هەموو دووکەڵەکە بچێتەوە ناو پەشیمان بێتەوە. زۆر عقوبەی سیرسێریدا، بە تایبەتی لە ڕووی ئاگر و سووتان و دووکەڵەوە سێری کرد فائیدەی نییە لەگەڵ ئەم گەنجە مناڵکارە، ئەشترسا لەوەی کە تازە مناڵە و پێ ئەگا شتێکی لێبێ، بۆیە وازی لێ هێنا و بە قوڕیشی وت کە سەقینەوە سە برازاکەی منەوە. زوبەیر باڵای زۆر بەرز بوو، ڕیشی زۆر تەنگ بوو، و ئەسمە ڕەنگێکی تۆخنا کاڵ بوو، جەماڵێکی زۆر تایبەتی خۆی هەبوو. ڕۆژێکیان دەنگۆیەک بڵاو بوویەوە کە وتیان پێغەمبەری خۆیان صلی الله عليه و سلم گرتووە و قەراریان داوە هەمویان پێکەوە بیکوژن. ئەم دەنگۆیە یەکسەر ئینتیشاری کرد. عومەیر ئەفەرمێ کە ئەنەما شەیطان فوو ئەکا بەم کەلیماتانە، لەناو هەموو قوڕیش یەکسەر بڵاو بوویەوە. ئەڵێ کاتێک کە ئەمەی بی زوبەیر ئارامی لێ بڕا، گەڕا شمشێرەکەی باوکی دۆزیەوە. شمشێرێکی زۆر درێژ بەمیش خۆی مناڵ بوو. شمشێرەکەی هەڵکرد و ڕۆژ بۆ دەرەوەی مەکە.
لە دەرەوەی مەکە زۆر چاوی ئەگێڕا لە شوێنێکە پێغەمبەری خوای صلی الله عليه و سلم لەگەڵ سیدنا ئەبوبەکر بینی پێغەمبەری خوا صلی الله عليه و سلم پێوت ئەی گەنج بۆچی هاتووی بە شمشێرەکەوە بۆچی شمشێرە هەڵکێشاوە چونکە دعوە بانگەواز لەو کاتە تەنها سەبر و ئارامی بوو جیهاد و جەنگی تیا نەبوو والله یا رسول الله صلی الله عليه و سلم دەنگۆ بڵاو بوویەوە کە تۆ شەهید کراوی یا گیراوی بەخوا ئەم شمشێرەم وەها نەهێناوە هێناومە هەر کافرێ لە ڕێیا ببینم ئەگەر کارێکی وای کرد بە سکی هەڵدڕم پێغەمبەری خوا صلی الله عليه و سلم دەستی بەرز کردەوە دوعای بۆ کرد و دوعای بۆ شمشێرەکەشی کرد فدعا له ولسيفه بۆیە ئەفەرمون یەکەمین کەسێ شمشێری لە ئیسلامە هەڵکێشا بێ بریتێ لە زوبەیری کوڕی عەوام پێش ئەوەی ئەمر بە شمشێر کرێ ئەو شمشێری هەڵکێشا لە پێناوی خوایە جەل جەلالوو کاتی هیجرەت هاتە پێشەوە هیجرەت بۆ حەبەشە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ئەمری فەرموو کە زوبەیریش بەرەو ئێوە بڕوە ئەوە بوو کە زوبەیریش لەگەڵ هاوڵانە چوو بەرەو حەبەشە لە حەبەشە نەجاشی لەگەڵ ئەو کەسەی کە بەرابەری وەستایەوە شۆڕشێک بەرامبەری کرا ویسیان نەجاشی لابن هاوڵان ئەفەرمون قەت ئەوەندە خەفەتمان نەخواردووە چونکە زۆر ئەترسان کە نەجاشی بشکێ ئێمە بێکەس بمێنینەوە ئەم کەسەی دووەمیە ئێمە دەرکاتەوە بمانداتەوە دەستی قوڕەیش یان شتێک زەفەرێکمان پێ بهێنێ زۆر خەممان بوو زۆر ئەترساین ئەفەرمی ئەوان لەو بەری دەریاوە لەو بەری ئاوەوە جەنگیان ئەکرد ئێمە نەمان ئەزانی چی ئەقەومێ و چی ڕوئەدا بۆیە ویسمان کەسێ بنێرین هەواڵ بزانێ کێ بنێرین چی بکەین وتمان بەخوا لە زوبەیر باشترمان دەست ناکەوێت هەم مناڵە زۆر دەرکی پێ ناکەن هەستی پێ ناکەن گەنجە و توانای جەستەی زۆر بەقووەتە ئەڵێ هاتین کونەیەکمان هێنا هی ئاو فومان تێکرد جوان بەسمان بەسکی زوبەیرەوە خسمان ناو دەریاوە تەمان جسم و لاشەی زوبەیر زۆر قووەت و هێزێکی تایبەتی هەیە ئەڵێ وردە وردە بەدەست خۆی ئەوە کرد تا گەیشتە کەناری دەریا سەیری کرد کە نەجاشی وەزعی باشە و لە زاڵبوونایە کە زانین نەجاشی سەرەکەوە ئەکید بوو سوکێک گەڕایەوە هاتەوە بۆ لای ئیمانداران ئەڵێ لە دوورەوە پشتەماڵەکەی خۆی بەرزە کردەوە ئیشارەتی ئەکرد عەباکەی خۆی ئەجوڵان کە ئەلحەمدولله نەسر بۆ موسڵمانان هاتووە تا گەڕایەوە کەناری دەریا و ئەڵێ هیچ کاتێکمان نەبوو ئەندازی ئەو کاتێک کە زوبەیر گەڕایەوە دڵخۆش بین چونکە هەستمان کرد ئەمەلێکمان بۆ دروست بوویەوە کە ئەتوانین لە ناو حەبەشەیە بمێنینەوە ئەم گەورە پیاوەی ئومەت کە گەڕایەوە ناو مەکە پێغەمبەری خوا صلی الله عليه و سلم ئیشارەتێکی پێ کرد کە ئەیوێ ئافرەتێ بخوازێ بۆ زوبەیر ئافرەتەکەش بریتە لە کێ لە ئەسمای کچی ئەبوبەکری سدیق ڕەزا و ڕەحمەتی خوای لێ ئەسما کە پێوتێ ذات النطاقین بۆ هاوسەر و خێزانی زوبەیری کوڕی عەوام ئەو کاتێک کە ناوی لە ذات النطاقین هی ئەم ماڵە مبارەکە بوو کاتێک کە کەس گومانی لە ئەسما نەئەکرد کە باوکی و پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم کاتی هیجرەتیان هات ئەم دوو پشتێنی ئەبەست و خواردنی بۆ ئەبردن و ناوی لێنرا ذات النطاقین بۆیە پیاوێکی مبارەک لە ناو ماڵێکی مبارەکە لەم ڕێشەوە جارێکی تر زوبەیری کوڕی عەوام تێکەڵ بووە بە ماڵی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم کە دوایی عائیشە دایکمان زەواجی کرد لەگەڵ پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم لەگەڵ خۆشەویستمانە بوون بە ئاوەڵزاوە یەکتر بۆیە لە چەند لایەکەوە خزمایەتی و تێکەڵی لەگەڵ ماڵی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم هەبوو کاتێک کە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم لەگەڵ ئەبوبەکری سدیق سەیدنا ئەبوبەکر هجرەتیان کرد بەرەو مەدینە لەو کاتە زوبەیر لە شامەوە ئەگەڕایەوە هەندێک کەلوپەلی بازرگانی هێنا بوو ئەهاتەوە لە ڕێیە بە خزمەتی ئەم دوو خۆشەویستە گەیشت و هەواڵی زانی کاروانەکەی لادا هەتا پێیان گەیشت دوو جلی سپی زۆر جوانی پێشکەش کرد بە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم لەگەڵ سەیدنا ئەبوبەکر بۆیە ئەفەرمون کاتێک کە پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه و آله وسلم کە چوە شاری مەدینە ئەثەری سەفەری پێوە دیار نەبوو چونکە جلەکانی کە زوبەیر پێدا بوو لەبەری کردبوو لە هەموو مەشهەدەکانە عەبدوڵای کوڕی زوبەیر دەنگ و ناو ڕەنگی هەیە لە ناو مەدینە طبعا یەهود یەکێ لە کێشە زۆر گەورەکان قەومێکی زۆر درۆزن قەومێکی ساحر قەومێکی فێڵباز یەهودین
كاتي بيغمري خوا صلى الله عليه وآله وسلم لنا ومدينة سرتا مسلمانان هاتن سبحان الله هیچ مناڵێکیان نەبوو مهاجرین کە هیجرەتیان کردبوو نزیکەی ساڵێک یەک مناڵ لەدایک نەبوو ئیتر وردە دیعایان کرد یەهودیەکان وتیان ئێمە سحرمان لێ کردوون هیچ کامێکیان مناڵیان نابێ پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم ئەصحاب زۆر غەمبار بوون ئەفەرمێ کاتێک کە ئەسما هات هیجرەتی کرد حاملە بوو کە هاتە ناو مەدینەوە یەکەمین مناڵە لەدایک بوو لەم ماڵە مبارەکە بوو عەبدوڵڵای کوڕی زوبەیر لەدایک بوو پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم زۆر دڵی خۆش بوو بەم مناڵە هێنایان بۆ خزمەتی بانگی دا بەگوێیە حەنەکەه ئەفەرمێ هەندێک خورمای کردە ناو دەمی خۆیەوە جووی دوایی کردە ناو دەمی عەبدوڵڵاوە بۆی عەبدوڵڵای کوڕی زوبەیر یەکێکە لەو کەسانەی کە ڕوتبەیەکی زۆر گەورەی هەیە و هەندێک لە زەمن وەلەو کەمیش بێ بە خەلیفەی موسڵمانان ئەژمارەکرێ لە هەموو مەشهەدەکانە زوبەیر تو ئەبینی لە جەنگی بەدرە قائیدی مەیمەنە بەشی ڕاستی جێشەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم قائیدەکەی بریتیە لە زوبەیری کوڕی عەوام ئەفەرمێ عەمامەیەکی زەردی کردبووە سەری لەو جەنگا چەندین کەس کە بە ئاشکرا ئەزانرا ئەمانە جێشمشێری زوبەیریان پێوەیە یەکێک لەوانە مامی خۆی بوو نەوفەل جەنگێکی زۆر گەورەی گێڕا بە زوبەیری کوڕی عەوام لە ئەنجامە پاڵەوانێکی زۆر گەورەش زوبەیر زبوو زاڵ بوو بەسەریا و کوشتی یەکیتر لەوانە عوبەیدەی کوڕی سەعیدی کوڕی عاس کە خۆی بەستە بوو خۆی چەکدار کردبوو زۆر بە مسلحی و بە مڕەتەبی هاتووە بۆ جەنگ ئەفەرمێ کاتێکە هات هیچ شوێنێکی نەبوو جێشیرە تیرێک هەمووی بە زرێدا پۆشی بوو قەڵغانێکی وای لەبەر کردبوو جلێکی وای لەبەر کردبوو زوبەیر ئەفەرمێ سێرم کرد بەس چاوی هەیە ئەڵێ منیش یەکێک لە ئەو چەقۆیانەی کە پێم بوو ئەو خەنجەرانەی کە پێم بوو زۆر باریک بوو ئەڵێ پەلامارمدا ڕەگی دام لە چاوی ئەڵێ هاواری ئەکرد ئەی بۆڕان هەتاوەکو کەوت ئەڵێ کە کەوت چوومە سەری ئێمە یاسایەکمان هەیە من قتل قتيلا فله سلبه فەرمایشتێکی پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم هەر کەس کەسێ بکوژێ و دوای شاهیدی هەبێ لەسەرەوەی ئەم کەسە ئەوی کوشتووە لە مەیدانی جەنگ و جیهادا هەر کەلوپەلێ بەو کەسەوە بێ هەر هەمووی ئەم ئەبێتە خاوەنی ئەڵێ ئەم زرێ و پۆشاکەی کە پێوێ بوو شتێکی زۆر جوان بوو لە جەنگا مدەجەج بوو لە جەنگا و مەشهور بوو ئەڵێ هەموو کەس حەزی لێکە هەموو جەنگاوەری حەزی کرد ئەو جلەی هەبێ ئەڵێ کاتێ چووم سێرەکەم وا خۆی بەستووە زۆر بە زەحمەت ئەڵێ قاچم نایە سەری بە زۆر لێم کردەوە هەڵم گرت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە بینی زۆر بەلایە جوان بوو ئەڵێ پێشکەشم کرد بە پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم دوای ئەو پێشکەشم کرد بە ئیمامی ئەوبەکر دوای ئەو وەرم گرتەوە پێشکەشم کرد بە ئیمامی عومەر دوای ئەوە زەمەنی ئیمامی عەلی بنە ماڵەی ئیمامی عەلی بەبێ ئیزنی من بردیان ئەڵێ وتم مادامە بێ ئیزنی من بردوتان ئەبێ لێتان بسەنمەوە چوم داوام کرد لێم وەرگرتنەوە ئەو جلەی مایەوە هەتاوەکو وەفاتی کرد هەر ئەو جلەی لەبەرەکرد لە کاتی جەنگ و جیهادەکانە مەشهەدێکی سیر ئەصحاب ئەڵێن لە هەلایەکەوە سیرمان ئەکرد زوبەیرمان ئەبینی لە پێشی جەنگە لە دوای جەنگە لای یەسار لای یەمین لە قەلبی جەنگە بە مێزەرێکی زەردەوە مێزەر زەردەکەی دیار بوو لە دوورەوە هەر ئەومان ئەبینی پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم فەرمووی إن الملائكة نزلت على سيماء الزبير ملائكة للرجي بدرة لسر شواز وشكل زبير هاد نخوارو بو شكل زبير بويا ملائكة لسر أو شواز هموين مزاريكي زرديان بيو بو هاد نخوارو بو جنگ جهاد هموين أو زبيري كرة عوام كوش فضلكي زور قوري بو زبير أقرأتو طبعا زبيري كرة عوام لما همو جنگ كان ككردويت يشيك ولا فرسان سوارة كان طبعا اما دو جور بيادمان هي لجنگا لقل فرسانا لفقه إسلامي لبابي جهادا أو كسيك فرسانا جنگ أكا سي سهمي أدريته دو سهم بو فرسا كيف سهم بو خوي شكو فرسا أركي هي أو هي لفقه إسلامي أو ودان راو زبيري كري عوام لهمو يكيق لجنگ كان ككردويتي لخزمت بيغمبري خوايا صلى الله عليه وآله وسلم شوار بشكي ودا أنرا شوار بشكي بو خوي دو بشك بو والله خكي بشكي لذوي القرباء أواني كنزيكي بيغمبري خوان صلى الله عليه وآله وسلم آل بيتي بيغمبري خوان صلى الله عليه وآله وسلم زكاتيان بيناشي بلام خمسي كان هي لمسألة غنيمة مسلمانانا لو خمسة بشكي بو أهاتو
لهم جنگ جهاد كان بوشيواز لغزوة أحد دوای ئەوەی ئەصحاب زۆرێک لە شکستیان هێنا پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم نەبادا قوڕیش فرسەت بێن و بگەڕێنەوە فەرمووی چەند کەسێکم ئەوێ فیدایی هێرشکردنەوە جارێکی تر سەر قوڕیش و بیان ترسێنەوە 70 کەس خۆیان ئامادە کرد زۆر ماندوو بوون لە جەنگەکە 70 کەس خۆیان ئامادە کرد کە بچنە ئەو بربەرەکانەیەوە یەکیان ئیمامی ئەوبەکر بوو یەکیان زوبەیری کوڕی عەوام بوو کە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم زۆر دڵخۆش بوو بەو ئازایەتی کە لەو کاتا بریندار بوو 3 طعنی بەرکەوت بوو زوبەیری کوڕی عەوام لە جەنگی بەدرا 3 طعنی بەرکەوت بوو دانێکیان کەوتووە بەر گردنی ئەفەرمێت چاڵەکەشی زۆر قوڵ بوو بەستە بووی ملی لار کردەوە بۆی پێغەمبەری خوا صلی الله عليه و سلم دەرکی پێ نەکە بڵێ بگەڕێرەوە تۆ مەچووە فەرمووی هەر ئەچم یەکێک بوو لەو 70 کەسەی کە لە کۆتاییە چوونەوە بە دوای قوڕیشە هەتاوەکو قوڕیش زۆر ترسان لەوەی کە بگەڕێنەوە شکستێکی زۆر گەورە بێنن وای بە پەلە ڕۆشتن و نەگەڕانەوە لە هەر غەزوەی ئوحدا ئەبی عزەی جەمحی کاتێکە لە غەزوەی بەدرا دەستی کرد بە گریان وتی من کوڕم نییە هەر کچم هەیە داوات لێ ئەەکەم ئازادم کەی لەبەر خاتی کچەکان بە پێغەمبەری خوا صلی الله عليه و سلم لە غەزوەی بەدرا ئازادی کرد لە غەزوەی ئوحدا هەم گیرایەوە بە ئەسیر وتی ئازادم کە ئەمانە پێغەمبەری خوا صلی الله عليه و سلم وتی ئازادە ناکەم دەستبێنی بە برۆکانتە لەناو مەککەیەوە بڵێ دوو جار محەممەدم خەڵەتانوە ئەی زوبەر ئەوە دامە دەستی تۆ بچۆ بیکوژە ئەو کەسێک کە کوشتی بریتی بوو لە زوبەیری کوڕی عەوام لە غەزوەی خەندەقە خەبەریان هێنا کە بەنی قوڕەیضا عەهدیان هەڵوەشانوەتەوە ئەیانەوە لە پشتەوە پەلاماری موسڵمانان بدەن پێغەمبەری خوا صلی الله عليه و سلم زۆر بێتاقەت بوو ئەصحاب ئەترسان دەوریان گیراوە کاتی ئەحزابە هەموو پەلامار ئەدەن فەرمووی کێ من یەئتینی بخەبەری القەوم کاتەکە زۆر حەساس بوو یەک کەس هەڵسایەوە لەناو هەموو هاوڵانە زوبەیری کوڕی عەوام وتی من ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه و سلم من بنێرە ئەفەرمە جاری دووهەم نەیوی زوبەیر بنێرە جاری دووهەم دیکراری کردو هەر زوبەیر هەڵسا جاری سێم هەر زوبەیر هەڵسا فەرمووی زوبەیر بڕۆ زوبەیر ڕۆژ خەبەری قەومەکەی هێنایەوە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم فەرمووی إن لكل نبي حواري وإن حواري الزبير حواريكي من بريتيا لكي لزبيري كوري عوام حواري معناکەی چییە یعنی کەسێکی زۆر مقڕەبی خۆشەویست هەموو پێغەمبەرێک کۆمەڵە حواری هەبوو عیسا عليه السلام کۆمەڵە حواری بە دەوریەوە بوون موسا عليه السلام براکەی هارون حواریەکەی بوو وهكذا فەرمووی حواری من پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم بریتیە لە زوبەیری کوڕی عەوام لە خەیبەرە عینەن مەشهەدێکی تایبەتی هەیە زوبەیری کوڕی عەوام ئەفەرمێ کاتێکە لە خەیبەرە مەرحەب کوژرا براکەی هات یاسر کەسێکی پاڵەوانێکی زۆر گەورە و کەس نەیۆرە بەربەرەکانێکە ئەو گەنجەی کە پەلاماری دا و شمشێری خۆی هەڵکێشا و یەکسەر چوە پێشەوە لێی بریتی بوو لە زوبەیر سوفەیە لەو جەنگا بەشداری کردبوو بە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم وتی والله یا رسول الله يقتل ابني أو ياسر کوڕەکەی من ئەکوژێ فەرمووی لا بل يقتله ابنك نا بەڵکو بەعەکسەوە کوڕەکەی تۆ ئەو ئەکوژێ ئەفەرمی ئەوەندەی نەبر جەنگێکی تێر و تەسەلیان لە نێوانە ڕوودا دواتر زوبەیر فرسەتی لێ هێنا کوشتی لە هەموو مەشهەدەکانە کە سەیرەکەی لە دوای پێغەمبەری خوا صلی الله عليه و سلم پیاوە ژیانی هەموو لە مەیدانی جیهادا سەرف کردن لە یەرمووکە ئەبینی لە فەتحی میسرە ئەبینی حتى إمام عمر كشوري دانا لدواي خوي شش كسي هالبجار بوي خليفة لدواي خوي هالبجاني كان زبيري كل عوام بوي همو لهمو مشهد كان أي بين يكك لعشرين مبشرة كبيغمري خوا صلى الله عليه وآله وسلم مجدي بهشتي بيداول ورده سيدنا عثمان شهيد بو يكك لو كساني زور تند بو لسر طولة كرنو لسر إمام عثمان بريتي ولا زبيري كل عوام طبعا لسر شهيد بوني إمام عثمان لناو أصحاب اختلاف دروز أواني كزور دوربين بيريان أكردوا أيانزاني أماني كسيدنا عثمان يعني شهيد كردوا سيدنا عثمان بو برنگاري خوي نكرد إذاني فتنة كزور قورة أقومي إذاني وضع كتشوان أوانا زور مدرب وزور بوردي إشانا كرد همو جمكو شويني كان قرتبو ونبو بأساني بين للشام وهتاوكو ناو مدينة هاتون زور بتشرو بريادون زور ببرنامج
ڕێژکراوی هاتبوون بۆیە هەرچی بکرای خوێنێکی زۆر ئەقەومە بۆیە ئیمامی عوسمان زیرەکی و حدەتی زیرەکی خۆی بڕیاریدا هیچ نەکە خۆی خوێنی خۆی بڕێژێ لەوە باشترە کە ئیمانداران خوێنیان بڕێژێ مجموعەیەکی زۆر لە ئەصحاب بڕیاریاندا سەیدەتنا عائیشە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ فەرمووی ئەبێت تۆڵەی بکرێتەوە سەیدنا معاویە هاوارێ کرد ئەبێت تۆڵەی بکەینەوە زوبەیر و طەلحە هەردووکیان هاواریان کرد ئەنوە ئەبێت تۆڵەی عوسمان ئیلا وەرگرین قەتەلەی عوسمان ئەوانەی کە چوون پەلاماری مەدینەیاندا لە قەتەلە ئەبێ هەمویان بکوژینەوە القتل بالقتل والجروح قصاص وما جرحيان نكرو تا قصاصي جرحيان لورجيري يا تنبيه بكرين اما انا كشتنيان كردوا اوي مشاركه لكشتنكا اوي كجريتو طبعا هو حادثي مسألة شهيد بوني سيدنا عثمان زور قوري كتشون زبيري كر عوام فرموي او همو گنجه كان هاتون بولاي من اي امام بس اشارتي يبقى اشارتي ين النوم مالكت خن ما لقى خن تعرج نايل زفر بتوبر امام عثمان فرموي ليه مقرن منو قرآن كم ليه قرن طبعا دواي الشهيد بوني امام عثمان اختلاف دروز اواني كداواي ثأري امام عثمان يعني اكردو داواي اوان اكر ك خويني امام عثمان ابي ور بگيريتو يكيك لوانا كزور بتندي معارضه اكرد اي هر ابي خوينا كي ورگرينوا زبير كره عوام بو حتى لمعركه جمله كاتك سيدتنا عائشه شوبر العراق ووسيان طولي امام عثمان ورگرنوا طلحه زبير هردو كان امدي اودي سيدتنا عائشه انقرتو لو جنگ او بكاتك امام علي تشريفي هنا بوي ليره بقنا نتيجيك اماني كامام عثمان يعني شهيد كردبو وتيان بزان ام الراي اوان ازانين داوي خويني اما كان ابزان امام علي الله يجي زان شي شلون لقال انا الرق اكبه كزانيان امام علي زور شله لسروي امانه بدا بدستوا لقال انا ركبته بو خويني مسلمان نرجي قتل عثمان بكجرين بو هاتن فيلكي زور قوريان كلو نيوانا زورك لمسلمانان جنگي كان هلقرسان ببي اراده هردولا جاك زور قرن بو يكيب لو كسانا قائدي جيشك بو سيدنا الزبير بو امام علي هاواري لكر زبير بير ناكبته وجاري كان لخدمه بيغمبري خويا ابو صلى الله عليه واله وسلم وتي اي علي روجك للرجان زبير جنگ لقال تويا اكا برامبرد اوسته او روجته مظلومي زبير ظالمه الله زبير بيري كوتوا وتي والله يا علي بيرم نبو اس بيرم كوتوا الله يكسر شمشيركي خوي داناو باشك شيكر كباشك شيكرت شو لا امام علي داوي عفو ليكرد ورشد هرجان كي بجيهش بكلي وتي ان ترساوي وتي اواني كمن يان لجنگا بيني وازان ترساو ميانا من تازل فتنه خوم باريزم دور كوتوا روش دور كوتوا لجنكا خريكي نيوش كردن بو الم كاتا كسيك هات كاتك للسجدة بو بلاماريا وزفري هنا ب سيدنا زبير يكي لقتل عثمان رضا ورحمة خواه ليه هاد زبير كري عوامي شهيد كر زبير كري عوام لنا ونيرجع شهيد بو يكيق له بالاوانا قورا كاني أمتي إسلامي ويكيق له هاول نزيك كاني بيغمبري خواه صلى الله عليه وآله وسلم طاو يكيق له تابعين بو من أجرته ولا جارق لشوينك أبوين لقل سيدنا زبير الله پردەیەکم بۆ گرتو بۆی خۆی بشوە پەردەکە نزم بوو ئەو هەڵسایەوە ئاوی کرد بەخۆیە الله سەیری پشتیم کرد ترسام سەیری سنگم کرد وەمەزانی چاوە لە ناو سنگیا ئەوە چاڵ بوو الله وتم ئەی هاوار زوبەیر ئەوە چییە پشت و سنگت وتی بینیت مەرە والله وتی والله هەموو ئەمانە لە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم طعنن بەرم کەوتون یا شیرە یا ڕمە یا تیرە بەرم کەوتون أفرمي سي شوين بلا شيء زبيري كري عوام وهبو كشوين برين ولا جاي كان يا مثلا شمشيري بركوتو يا تيري شتيكي بركوتو زبيري كري عوام زور بقوري يجيا أفرمي عبد الله يقرب من أجرته أفرمي همو جاري أيوت أي عبد الله كمن أمرم زور قرزارم لمصر قرزارم لشام قرزارم لعراق قرزارم لمدينة قرزارم لمكة قرزاري خلقم أجر مردم شتكان بفروشه أزارم بشي قرزك هناك هر كاتي خلق زوريان بو هنا داوي قرزيان لمن كرد شاو كان برس كرد وبلا يا مولى الزبير اقضي دين الزبير هو خوش ويستكي الزبير
قەرزەکانی زوبەیر بدەرەوە. عەبدوڵڵا ئەڵێ وەڵڵاهی زۆر کات ئەچووم کەسێک داوای قەرزی لێ ئەکردم هیچ نەبوو ئەم کەلیماتانم ئەوە ئیلا خوای گەورە ڕستێکی وهای بۆ ئەناتم کە من بڕێ لە قەرزەکانی زوبەیر بدەمەوە هەتا هەموو قەرزەکانم دایەوە. ئەفەرمە ساڵێک و چەند مانگێک تێپەڕی بەسەر وفات و شەهید بوونی زوبەیری کوڕی عەوامە هەموو قەرزەکانیم دایەوە. ئەلێرە کە ئەمەم ئەخوێندەوە سوبحان الله بیرم لە شتێک ئەکردەوە ینی ئەموت ئەی هاوار وەرە ئەی زوبەیر ئەبێت چەند یەقینت هەبێت کە خوا تۆی خۆشەوێ هۆ مەولای زوبەیر خۆشەویستەکەی زوبەیر قەرزەکەی زوبەیر بەرەوە ئەبێت چەند مطمئین بوو بێ لەگەڵ خوایە ئەبێت چەند ڕازگۆ بێ لە دڵەوە لەگەڵ خوایە ئەبێت ڕۆحی چۆن بوو بێ چۆن ئاوێتە بوو بێ لەگەڵ ڕەب العالەمینە. ئەم کەڵە پیاوانەی ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم هەر یەکەیان لەژێر سێبەری حیاتی ئەوەستی ماندووبوونێکی زۆر ئەبینی. یعنی حیاتی زوبەیری کوڕی عەوام ئەخوێنیتەوە سبحان الله ژیانێک پڕ لە ناڕەحەتی چەرمەسەری یعنی بە هەتیوی گەورە بە دواتر لە پێناوی خوایە دایکی پەروەردەی کرد بۆی تۆڵەی باوکی بکاتەوە بەڵام ئەم بوو بە پەڵەوانێکی ئومەتی ئیسلامی. کاریگەری دایک لەسەر ئەولاد و پەروەردەی ئەولاد ئەبینی بەداخەوەڵم ئەمڕۆ کە ئومەتی پێغەمبەرگیان صلی الله عليه و آله وسلم لەبەرەوەی لەسەر قاچەکانی خۆی نییە دایک نازانێت چی بکە لە مناڵەکەی چۆن پەروەردەیکە بۆ کێی پەروەردەکە. وەرە ئەگەر ئومەتی ئیسلامی لەسەر قاچەکانی خۆی بێ ئێستا ئێمە مناڵێکی 12 ساڵ لەوە ئەچە بڵێن هێشتا هیچ ناتوانێت بەڵام ئەو لە 12 ساڵیە شمشێر ڕائەکێشێت و هەڵئەکێشێت و ئەوێ دیفاع لە پێغەمبەری خوا بکە صلی الله عليه و آله وسلم. یعنی بێنە پێشچاوی خۆت مناڵێک لە شەشی ئیبتیدایی شمشێر ڕاکێشێت لە پێناوی خۆیە ئێمە مناڵەکەمان ئەچێتە زانکۆش هێشتا چاومە لەسەرێتی بەخوا هێشتا هەرزەکارە عەقڵی نییە وا تەسەوەر لەگەڵ مناڵەکانە ئەکەین. بۆیە ئەم ئومەتە بە گەنج دروست ئەبێتەوە اعتیماد لەسەر گەنجەکانە. کچە بە ڕێزەکانم پەروەردەی مناڵ لەسەر گەورەی زۆر مهمە چەند فکری گەورەتر لە فکری مناڵەکەدا دروستکە زیاتر گەورە ئەبێت چەند ماندووی کە زیاتر. فەقەیەکم هەموو جارێک خۆی شاردبووە طبعا هەمومان مەژغوڵ بوون پێوەی زۆر گەڕاین کورە لە سەیساق گەڕاین لە هەڵەبجە گەڕاین لە سیروان گەڕاین لە خوڕمان دەنگیامان گەڕا هەرچی خزم و کەسی بۆ هەمووی هاتوو بەسەر مزگەوتە داباری بوو شورتە و خەسەخانە و دنیا گەڕاین نەمان دۆزیەوە. طبعا دوایی قەدەری خوا چوومە خوارەوەی مزگەوت گوڵۆ پێ داگیرسا بۆ هاتمە گوڵۆپەکە کوژا بوو وتم کەستان چوونە قاتی سەرەوە وتیان ئەرە وەڵڵا هەموو گەڕاوین چوونە قاتی سەرەوە گەڕام هیچ نەبوو. دوای سێرەکەم فەرشێک ئەوە لا دراوەتەوە تەڕە لەو بینی فەرشە خۆی شاردوێتەوە. طبعا جەماعەت زۆر لێی تووڕە وتم کاکە لێی تووڕە مەبن بۆ خوایە ئەم مناڵە ئایندەی زۆر گەشت بەو قورئانەمە خۆی بشارێتەوە هەرچی کافری سەرجەوێ بگەڕە بەدوای نایدۆزێتەوە. ئەمە هێزە لەو مناڵە ضعیفی و لاوازی نییە لێی گەڕن مادام توانی بێتی ئەم هەموو جەماوەرە بەخۆیەوە مەشغوڵ کە ئەمە دیارە هێزتیایە ئەم مناڵە مەفەوتێنن دیارە حتما هێز و ئازایەتێک و شتێکی مستەقبەلی هەیە کە ئەتوانێت لەسەری دامەزرێت. دوای پرسیارم لەم مناڵە کرد باش چۆن ناترسێ مەسەن لەم شوێنە چۆڵە تاریک فەرشێبەی بەخۆتا خۆ بکەی بە مردوو هەناسەن نەی ئەم هەموو کەسە بێن قاچ بنن بەسەر ئەم فەرشا بڕۆنتەوە جوڵە نەکەی. باسیەوەیە کرد من وەختی خۆی زۆر مناڵ بووم باوکم هەندێک پارەی ئەدامێ ئەبوایە لە حدودا بم کردایەتە ئەودی و شەریکەکانی باوکم بەناو ئەو هەموو پازدار و دڕک و داڵاچ و ئەم بردە ئەودی هەر ئەمە وای لێ کردو دواتر سیرەکەی ئەم مناڵە ئەم فکرەی بۆ دروست بۆیە پەروەردەکردنی مناڵ لەسەر زبری زۆر مهمە. وا تەسەوەر مەکە نازی مناڵەکەت و بیهێنە و بیبە و مەسەرەن خواردن و بابرسی بێ یعنی زۆر ئاسایی بە بەلاتەوە باجلی زبری یعنی سبحان الله ئەو فەرمایشتە ئەفەرمی اخشەوشەن فإن النعم لا يدوم. کورە بە زبری خۆتان پەروەردەکە نیعمە تا سەر نییە ئەمڕۆ هەتە بەیانی نیتە نانە ڕەقەشە دەست ناکێ. بۆیە ئەو زبریەی سۆفەیە سبحان الله ئەبێتە خەیر و بەرەکەت بەسەر زوبەیرەدا ئەبارێ دواسەر بەسەر عەبدوڵڵاشەدا ئەبارێ چونکە کاریگەری زوبەیر و ئەسما زۆر تەئسیری لەسەر عەبدوڵڵا و لەسەر توندی و ئازایەتی عەبدوڵڵا هەیە. حتى أفرمي أو دعائي بيغمري خواه صلى الله عليه وسلم ككردي بو الزبير وشمشيركي هاتبو خواره بو عبد الله. طبعا عبد الله يكوري الزبير لم بنا مال برزة يكتيري بخسار ندا ولا عمري يكتير تصورك يعني جنجك لنا أمتي سامن تيري بخسار ندا شوني تقانب لي دا جاري من الله مزقوتها كوم كردي بو نوت مرورة أو صحابي كي تيري كان غلطينا أكل هم يوتي الجمونك أو كذا زبري أو أبو باشا
جوادي أو في اللي ما بولي أدرى همو هاورا كوتيان جموم ماشا تصور كأما لنا أصحابه كسك من هي بزان اللي شأستيكي برزة باشا مثلا زبيري كري عوام سبحان الله حياتي أخوي أنتو أوهمو ورا تو بريندار بي سي طعني قوروبي وبي هشتا هيك بي لو حفتا كساني بلا ماري قريش بيتي وراويان بني أم جورا پروردەیە زۆر گرنگە بۆی مناڵەکەت دەستەمۆ نەبێ مناڵەکەت ضعیف نەبێ لاواز نەبێ بەڕاستی ئێمە لە ئومەتی ئیسلامیە بەداخەوەڵم کە ئەمڕۆ لەسەر قاچەکانی خۆمان نین ئەگەر خۆ ئومەتی ئیسلامی هەڵسێتەوە یعنی بێنە پێش چاوی خۆت ئێستا ئەڵەن جێشی مغاویر زۆر مهمە نازانم هەندێک کەلیماتی سیر ئەم جێشانە مهمن ئەو جێشانە چین بە چاو کەسێکی ئومەتی ئیسلامیە کە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم جاریوە هەبوو یەکێک لە هاوڵان ئەیفەرموو والله قاچەکانی ئەمە بە ئەندازی ئوحود لای خوا قورسە ئەوەی تریان یعنی سنگ وەرە بەم هەموو شیر و تیرەوە بنێی لە پێناوی خوایە جەل جەلالوه بۆیە عەزیزانم ئەم هاوڵە خۆشەویستە ئەم بەنازەی ماڵی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ئەم گوڵە جوانەی بنە ماڵی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ئێمە هەڕەبتۆ عیلاقەیەکی تایبەتیمان لەگەڵیانە هەیە تەسەوورکەن پشکێ زیاتری وەرئەگرت بەڵام قەرزاریش بوو پشکێ زیاتری وەرە قەرزار بۆچی قەرزار یعنی ئینسان پرسیار کە باشە زوبەیری کوڕی عەوام تۆ چوار پشکێ وەرەگرت بۆ قەرزار بوو ئەو هەموو قەرزە یەکێک لە کەسە زۆر سەخیەکان بریتیە لە عەبدوڵڵا لە زوبەیری کوڕی عەوام کەسێکی زۆر سەخی ئەفەرمێ زۆر کات سوڵحەکان کە ئێکردن لە بەنی خەڵکە هەمووی بە پارەی خۆی بۆیە زوبەیری کوڕی عەوام قەرزێکی زۆر کەوتووە سەری کۆتا قسەم لە خزمەتانە ڕۆژێک عەبدوڵڵا ئەڵێ دانیشتم لە خزمەت باوکمە زوبەیر وتم باوکە تۆ زۆر لە ماڵی پێغەمبەری خوایە بووی صلی الله عليه و آله وسلم بەس نابینم تۆ حەدیث بگێڕیتەوە هەموو خەڵک ئەوە تا فەرمایشت ئەگێڕنەوە تۆ نایگێڕیتەوە قسە ناکەی باسی بنەماڵی پێغەمبەری خوا ناکەی صلی الله عليه و آله وسلم وتەکانی ئەو پێمان ناڵێ چی وتووە ئەڵێ زوبەیر ئاهێکی هەڵکێشەوە و فەرمووی جارێک لە خزمەت پێغەمبەری خوایە بووم صلی الله عليه و آله وسلم فەرمووی کەسێک درۆیەک بە دەمێ منەوە بکات شتێک بڵێ حەدیثێک بڵێ وشەیەک بڵێ فەلیەتەبەوە مەقعدەهو من النار با شوێنی خۆی لە ئەگرە ئامادەکە بەخوا ڕۆڵە لەوەتی ئەو فەرمایشتەم بیستووە ئەترسم شتەکان بگەڕەمەوە حرفێ شتێک زیادە و کەم یەکم کردبێ ئەو عقوبە گەورەیەم بەرکەوێ بۆیە ناوێرم فەرمایشتی پێغەمبەری خوا صلی الله عليه و سلم بگەڕمەوە بۆیە یەکێک لەو هاوڵانەی کە کەمترین ڕێژەی فەرمایشتی گەڕاوەتەوە زوبەیری کوڕی عەوامە لەگەڵ ئەوەشا زۆرینەی کاتەکان لە خزمەتی پێغەمبەری خوایە بۆ صلی الله عليه و سلم بەشێک بۆ لەو بنەماڵەوە بەشێک بۆ لەو ئالە ئێمە لە تەحیاتەکانمانە هەموو کاتێک سەڵات و سەلام بۆ ئالی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ئەنێرین و بۆ ئەصحابی ئەنێرین یەکێک لە ئالی پێغەمبەری خوا کە تایبەتمەندی خۆی هەیە و سەلامەکانی ئێمەی پێ ئەگا بریتیە لە زوبەیری کوڕی عەوام خوای گیان داوات لێ ئەکەین سڵاوی ئەم مەجلیسێ ئێمە بگەێنە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم و یەک ناومان لە خزمەتیا بێنە یا ئیلاهی سڵاوی ئێمە بگەێنە زوبەیری کوڕی عەوام و ئال و یار و یاوەرانی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم و یەک ناومان بێنە یا ربی خوای داوات لێ ئەکەین لەسەر جەم گوناهەکانمان ببورە یا ربی خوای گیان ڕەحمەت و بەزەی خۆت بەسەرمانە ببارێنە عەفو و عافیەتی خۆت بەسەرمانە ببارێنە يا ربي خويا داوال لي أكن بناوي جوانت وصفتي برز باسم عظمت ضل آرام مانك مال آرام مانك ولات آرام مانك لفتنة وفسادي كافران يهود ونصارى بمان بارزة يا ربي خويا لفتنة مجوز بمان بارزة يا ربي خويا بمان جرى لو عبداني كتولي رازيت وأوان جلتو الرازين يا رب العالمين يا ربي خويا إيمان من دام زراوك خويا إيمان من دام زراوك خويا إيمان من دام زراوك يا ربي خويا خومان مال ومنالمان رفيق برادر وهوالمان همومان أدينا دسيتو يا رب العالمين خويا خود بارزقاري من لك تو قوري خود خويا إيمان من أدينا لايتو يا إلهي بارزقاري لإيمان منك يا ربي خويا لم زمني فتنة وفسادا هموشتيكي خومان تسليم بتو أكين يا أكرم الأكرمين خويا داول لي أكين بالرحمة بزي خود بزي خود بسرمانا ببارينا كرمي خود بسرمانا ببارينا عفوي خود بسرمانا ببارينا بركتي خود بسرمانا ببارينا يا ربي خويا او اندحل الممدري محتاج حرام نبين خويا لقناهي دايك وباوكمان ببورا يا ربي خويا لقناهي خزان وهاوسر ومنال من ببورا لقناهي براو خشكان من ببورا لقناهي ما مصاب ختابي من ببورا
يا ربي خويا لقناهي دوست خوشويستان ودراوسيان من ببورة يا ربي خويا داود لي أكين بخوشويستان أصحاب رسول الله صلى الله عليه وآله وسلم قبول منك بمن كر لو عبداني يا إلهي كبدل خزمتها والله أني بيغمبر ابن صلى الله عليه وآله وسلم بمن كر لو كساني كسود لجياني أنور أقرن يا أكرم الأكرمين يا ربي خويا هر حاجة بيوسيك من بمن شار سرك بمن عطاك يا رب العالمين خويا أوي أمانة ولد المانا بمن عطاك يا إلهي أوي أمانة ولد المانا بمن عطاك يا ربي خويا داولي أكين برحمته وزي خوت أو اندحلان من بدر محتاج حرام نبيين خويا محتاج حرام من مكة خويا محتاج حرام من مكة خويا محتاج حرام من مكة آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خويا يقول لقناهي من شوي وجبوري وخويا يقول لمن قبلك